ڕەنگێکم وەڵ بژێرە. وڵی لەجار ئەوە نیمە تەلەفۆنی چستان هەیە؟ چمان هەیە هەموو ڕەنگەکمان هەیە. چ ڕەنگەکت دەوێت ئەتۆ؟ زەردم دێ زەرد. باشە زەردت دەوێت؟ ئینشاڵڵا وەرش چییە؟ وەڵڵاهی خۆشەنسی خۆت کام ژمارەیانت دەوێت لە 1 تا 5؟ ژمارە سێ. سێ؟ بەڵێ. باشە ژمارە سێ ببوورەوە دەڵێم 6. پایتەختی وڵاتی بەرازیل کوێیە؟ والله ئاسانە بەس لەو دەمە لەبیرم نییە. ئارێ وەڵڵە زۆر ئاسانە. وابزانم هەر بەنای خۆشی هەر بەنای بەرازیلە. دڵنیای؟ وابزانم وابزانی. تەواو دوا وەڵام تا؟ والله نازانم بەدەزانی خەڵەکە بەس ئەمە وەها تەکەم بەرازیلە وازانم بەرازیل بەنای خۆشی تونس بەنای خۆشی بەرازیل بەنای خۆشی. با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە؟ با وەڵامی ڕاست ببینین؟ بەڵێ. بەرازیلیا بەڵێ وەڵامی دروستە ئەتو گوتت بەرازیل بەس گوتم با لێت تێک نەدەم دەست خۆش بێ؟ دەزانم کوێت هەر کوێتە تونسە بەرازیلیا دەزانم ئەوانە. دەست خۆش بە 30 سانیەکە کۆتایی فێها لەسەر قسەی جەنابەت. بەڕێزی خۆن خواست دەکەم.